آمادەبوانی بەڕێز بەیانیتان باش. هەموو لایەکتان بەخێر بین بۆ ڕێوڕەسمی یادی ڕۆژی ژینگەی کوردستان. ژینگە بابەتێکی زۆر گرنگ و خەمێکی گەورەی جیهانیە. ئەمڕۆ تەنها ڕۆژێکە بۆ یادکردنەوەی، بەڵام بەرپرسیارەتی و ڕەفتاری چاک بەرامبەر بە ژینگە ئەرک و پێویستیەکی هەمیشەییە. ژینگە سەرەتا و ئایندەی مرۆڤ و سەرچاوەی یەکەمی ژیانە. تا ژینگە پاک و خاوێن بمێنێتەوە، مەترسی لەسەر ژیان کەمترە. تا پیس بکرێت ژینگە، مەترسی لەسەر ژیان و مرۆڤایەتی زیاترە. پێشکەوتنەکان و بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوانی جیهان، بەکارهێنانی وزە کە ئێستا گەیشتوتە لووتکە، شەڕ و پێکدادانی سەربازی و ناهوشیاری ژینگەیی لە جیهان بۆنەتە هۆکاری پیسبوونی ترسناک و تێکچوونی هاوسەنگی ژینگە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و مەترسیەکی ڕاستەقینەی لەسەر ژیان و داهاتووی مرۆڤ دروست کردووە. وێڕای هەموو هەوڵەکانی حکوومەت و ئاژانس و ڕێکخراوەکان بەداخەوە هێشتا پیسبوونی ژینگە مەترسیەکی گەورە کە دەبێت چارەسەر بکرێت. جیهان پێویستی بە هاوکاری و هەماهەنگی زیاتر و بە خوێندنەوە و تێگەیشتنێکی باشترە لەو مەترسیە. لە ئەنجامی پیسبوونی ژینگە و بەرزبوونەوەی بەردەوامی پلەکانی گەرما، ڕوبەڕووی هەسارەکەمان دەبێتەوە. ئەمە بەرپرسیارەتی و ئەرکێکی هاوبەشی جیهانە کە دەبێت چارەسەر بکرێت. بەڕێزان، کۆتاییەکانی سەدەی 19 و بە درێژایی سەدەی 20 و تا دەگاتە ئێستاش کە شەڕی دژی تێرۆر بەردەوامە، ژینگەی کوردستان، سروشت و خاک و ئاو و هەوای ئەم وڵاتە بە ڕێکخراوەیی بە شێوەیەکی سیستەماتیک ڕوبەڕووی تێکدان، پیسکردن، شێواندن، سووتاندن، سڕینەوە و لەناوبردن بۆتەوە. هێرش و شاڵاوەکان نەک تەنها خەڵک، بەڵکو زۆر بە وردی ژینگەی کوردستانیشیان بە ئامانج گرتووە و هەرچی لە دەستیان هاتبێت بەرامبەر بە ژینگەی کوردستان و تێکدانی قسووریان نەکردووە. لە ئەنفالدا بە هەزاران گوند و دێهاتی کوردستان وێران کران. سەدان هەزار کیلۆمەتر زەوی بە هەزاران کانیا و دارستان و ڕەز و باخ، بەدەیان چەم و ڕووبار، بە گازی ژەهراوی، بە بردومانی تۆپ و فرۆکە و بە پاشماوەی مین و تەقینەوە پیس کران. هێشتا کاریگەری خراپیان لەسەر ژینگە حتا ئێستاش بەجێ ماوە. تا ئێستاش هۆکاری دەیان نەخۆشی کوشندە و ترسناک و لە دایکبوونی شێواوان ئەم کارگەریە بەداخەوە تا ماوەیەکی درێژیش هەر بەجێ دەمێنێتەوە. ژیان و جەستە و عەقلێکی تەندروست لە ژینگەیەکی پاک و پارێزرا و تەندروستەوە دێت. ژینگە پارێزی لە ژینگە هەرە پاک و پارێزراوەکانیش ئەرکێکی لە پێشینەیە. اینجا دەبێت لە وڵاتی وەک هەرێمی کوردستان چۆن بێت کە هەموو ئەو کارە ساتانەی بەسەر هاتووە. بەڕێزان، لە یەکەم دەرفەتدا حکوومەتی هەرێم هەزاران گوند و دێهاتی وێرانی ئاوادان کردەوە. ژیانی بۆ سەدان ناوچەی چۆڵکرا و گەڕاندەوە. ژینگە و سروشتی ژیاندەوە و گیانێکی تازەی بە کوردستان بەخشی. ڕاستە ئەوەی کە کراوە هەتا ئێستا لە ئاستی خواست و خەونەکانی ئێمەدان نییە، بەڵام ئەم کاروانە بە تەئکید ناوەستێت و بەردەوام دەبێت. ئەوەی پێویستە هاوکاری حکوومەت و دەستگا پەیوەندەرەکان و هاوڵاتیانە بۆ پاراستنی ژینگە و ڕاگرتنی پاک و خاوێنی سروشت و ئاو و هەوای کوردستان. لە هەرێمی کوردستان یاسای تایبەت و دام و دەستگا و دامەزرا و ڕێکخراوی تایبەت بە پاراستنی ژینگە هەن. حکوومەت زۆر هەنگاوی ناوە. سەدان هەزار دار و درەخت چێنراون، پارکی نیشتیمانی دروست کراوە بۆ پاراستنی گیاندارانی کێوی و باڵندەکان
لەسەر پابەندی پاراستنی ژینگە بۆ پرۆژەکانی پێشەسازی و نیشتەجێبوون ڕێنمایی دەرچووە، ڕوبەڕووی سەوزایی زیاد کراوە، دوجاریش بڕیاری داخستنی چەندین پاڵاوگەمان داوە کە یەکێکە لە خراپترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە. بەڵام ئەمانە هەمویان بەس نین و نەمانتوانیوە وەک پێویست ژینگە بپارێزین. ئەم ئەرکە تەنها بەوە جێبەجێ ناکرێت، هاوڵاتیان دەبێت خۆیان کەلتور و هوشیاری پاراستنی ژینگەیان هەبێت، دەبێت خۆیان بە خاوەن ژینگە و سروشتی کوردستان بزانن، بە هەموو دڵسۆزیەوە بیپارێزن و ڕێگە نەدەن ژینگە پیس بکرێ. حکوومەتیش دەبێت ڕێکار و سزادانی سەرپێچکاران تند و تۆڵتر بکات. هەر یەکەمان دەتوانین لە خۆمانەوە لە ماڵ و لە کۆڵان و لە شەقام و لە شوێنی کار و ئۆفیسەکانمانەوە دەست پێ بکەین و پاک و خاوێنیان بپارێزین. زۆر گرنگە هەر تاکێکی کوردستان ئەوە بزانێت و باش لەوە تێبگات کە فرێدانی بتڵێکی پلاستیکی یان هەر شتێکی تر لە پەنجەرەی ئۆتۆمۆبیلەوە یان لەسەر جادە و شەقامەکان، لە سەیرانگە و هاوینە هەوارەکان و لە هەر شوێنێکی دیکە زیان بە ژینگەی خۆی دەگەینێت، زیان بە هەوا و هەناسەیەک دەگەینێت و ژەهراوی دەکات کە ئەمڕۆ خۆی و منداڵەکانی بەیانیش نەوەکانی هەڵی دەمژین و پێی دەژین. ئەگەر بە وردی و بە لێکدانەوە سەیری فرێدانی خاشاک، نایلۆنێک، کاغەزێک، کارتۆنێک، جگەرەیەک یان هەر شتێکی دیکە بکەیت، ئەوسا بۆ دەردەکەوێت کە ئەوە هەر تەنها فرێدانێک نییە و تەواو. نەخێر، ئەوە پیسکردنی ئەو ژینگە و هەوا و خاکەیە کە خۆت و خانەوادەکەت و دەوروبەر و خەڵک بۆ ژیان و داهاتووی تەندروست بۆ دووری لە نەخۆشی و بۆ تەندروستیەکی باشتر پێویستیان پێیەتی. بۆیە داوا لە هەموو کوردستان یەک دەکەم، حتا بۆتان بکرێ ژینگە بپارێزن، لە هەموو شتێکدا پاک و خاوێنی ڕابگرن. کوردستان ئەم وڵاتە جوانە، ئەم سروشتە جوانە بە مڵکی خۆت بزانە و پارێزگاری لێ بکە. چۆن قبولت نییە نوێن و ژوور و ناوماڵەکەت پیس بێت، ئەوهاش دەبێ قبولت نەبێت کۆڵان و شەقام و شار و گوند و سروشت و سەیرانگە و چۆڵەوانی و ئاو و هەوا و خاک و خۆڵی کوردستان پیس بکرێت. هەموو ئەمانە ژیانی من و تۆن، ژیانی ئێمە هەموومانن. دەبێ وەک گلێنەی چاومان بیان پارێزین و نەهێڵین ژینگە پیس بکرێ. با هەموومان هەوڵ بدەین کەمتر ئۆتۆمۆبیل و گاز و سوتەمەنیەکان بەکار بهێنین، لە کۆی دارێک برایەوە با لە جیاتی ئەو دوو داری تر بڕوێنین. هەموو کەسێک بەرامبەر ژینگە لێپرسراوە، بەرپرسایەتی بەرامبەر ژینگە لە ئێستاوە تانەوەکانی داهاتوو هیچ کاتێک کۆتایی نایەت. پاراستنی ژینگە بەرپرسیاری مرۆیی و ویژدانی، ئەخلاقی و ئائینیشە. دەبێ پاراستنی ژینگە خەم و ئەرکی ڕۆژانەی هەموو تاکێکی ئەم وڵاتە بێت. ئامادەبوانی بەڕێز، هەرێمی کوردستان پێویستی بە ئەستراتیجیەکی نیشتیمانی بۆ پاراستنی ژینگە هەیە. هەموو ڕێکارێک دەگرینە بەر بۆ ئەوەی ژینگە بپارێزین. دەبینە بەشێک لە هەوڵەکانی جیهانیش بۆ پاراستنی ژینگە. بەڵام دووپاتی دەکەمەوە، ئاگایی و هوشیاری تاک، دڵسۆزی و خۆشەویستی تاک بۆ وڵاتەکەی و بۆ پاراستنی ژینگە لە هەموو یاسا و ڕێکارەکان گرنگتر و جددیترە. هەموو هەوڵێک دەدەین هەر لە قۆناغی باخچەی ساوایان و بنەڕەتیەوە تا دەگاتە زانکۆ باشترین هوشیاری ژینگەیی لە پرۆگرامەکانی خوێندندا جێگیر بکەین. منداڵەکانمان دەبێت بە باشترین شێوە فێری خۆشەویستی کوردستان و پاراستنی ژینگەی کوردستان بکەین. میدیا و کۆمەلگای مەدەنی دەبێ ئەو پەڕی گرنگی بە ژینگە پارێزی بدەن و بەردەوام ئاگایی و هوشیاری لەم بارەیەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵاو بکەنەوە.
مزگەوت و کلیساکان و مامۆستا و زانایانی ئاینیش دەبێ ڕۆڵی خۆیان لەم بارەیەوە زۆر بە جددی ببینن و هەوڵی بەردەوام بدەن بۆ هوشیارکردنەوەی خەڵکی کوردستان لە مەسەلەی ژینگەدا. دەبێت لە قۆناغەکانی داهاتوو ڕیسایکلین بۆ جیاکردنەوە و بەکارهێنانی خاشاک باشتر بکرێت. سوود لە وزەی جێگرەوەکەی وەک تشکی خۆر و باو تەکنۆلۆژیای پاک و دۆستی ژینگە وەربگیرێت. بەکارهێنانی ئۆتۆمۆبیلیش کەم بکرێتەوە و هەوڵی بەکارهێنانی ئۆتۆمۆبیلی کارەبایی بدرێت لە ئایندەدا. سیستەمی گواستنەوەی گشتی فراوانتر بکرێت و بەرەبەرە بخرێتە سەر وزەی پاک. لە هەر کوێ بۆمان کرا با هەمومان دارێک، درەختێک، گوڵێک لە باخچەیەک لە ئینجانەیەکدا بچینین و وەک هاوڕێی تەمەن لێی بڕوانین. چاومان لێبێت تا گەورە دەبێت و ژینگەیەکی پاکتر و جوانترمان دەداتێ. با هەمومان چیرۆکی خۆشەویستیمان لەگەڵ دارێک، درەختێک، لەگەڵ گوڵێکدا هەبێت. کوردستان سروشتی زۆر جوانی هەیە. دەکرێت ببێتە شوێنێکی گەشتیاری و خۆش و جوانی ناوچەکە و جیهانیش. وەرن با پێکەوە بە پاراستنی سروشت و ژینگە ژیان لە کوردستان خۆشتر و جوانتر بکەین. لە کۆتاییدا هیوادارم جیهان بابەتی وڵاتانی گەورە بە تایبەتی وڵاتانی گەورە خەمێکی باشتر لە پرسی ژینگە و پاراستنی بخۆن. ڕێکەوتن و ڕاستپاردەکانی کۆنفرانس و لووتکە نێودەوڵەتیەکانی ستۆکۆڵم، بەرازیل و کیۆتۆ و کۆپنهاگن و پاریس جێبەجێ بکرن و لە مەترسیەکانی پیسبوونی ژینگە و گۆڕانی گەش و هەوا لەسەر مرۆڤایەتی کەم ببێتەوە. هەر بەم بۆیەنەیەشەوە ئەمڕۆ هەڵمەتێکی یەک هەفتەیی بۆ پاکردنەوەی ژینگە و سروشتی کوردستان ڕادەگەینین. با هەموو تاکێکی کوردستان لە شوێنی خۆیانەوە بەشداری ئەم هەڵمەتە و پاکڕاگرتن و پاراستنی سروشت و ژینگەی کوردستان بکەن. سوپاسی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و سەرۆکی دەستە بەڕێز دکتۆر هەڵۆ عەسکەری و پۆلیسی دارستان و پێشمەرگەی پاراستنی ژینگە دەکەم بۆ ئەرک و کارەکانیان. هەروەها بۆ هاندانی پاراستنی ژینگە داوایان لێ دەکەم ساڵانە ژینگە پارێزان لە بۆنەیەکی ئاوادا خەڵات بکرێن. هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان و بەخێر بێن. زۆر سوپاس.